يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، دنیای ئەمڕۆ لە تەواوی جیهاندا و بە هەرێمی کوردستانی خۆشمانەوە دەتوانین بڵێین دنیای گرفتەکانە، دنیای کێشە و ئەو گرفتانەیە کەوا یەخەی مرۆڤی ئەم سەردەمەی گرتووە. مرۆڤی ئەمڕۆ لەگەڵ خۆیدا ناکۆچی هەیە. ئەبینی زۆرێک لە خەڵکی هاواریانە لە دەست خۆیان، لەبەر ئەوەی لە ناخی خۆیاندا هەست بە قەلەقی دەکەن، هەست بە دڵەڕاوکێ دەکەن، هەست بە نائارامی دەرونی دەکەن. لەگەڵ خەڵکیدا خەڵکی ئەمڕۆ زۆرێکی گرفتارە بەدەست نەمانی متمانەوە. زۆر کەس متمانە نابینێ لە نێوان خۆی و ئەو خەڵکانەی دەوروبەریدا کە ڕۆژانە هەڵسوکەوتیان لەگەڵا دەکات. نەمانی ڕاستگۆیی ئینسان هەواڵی تیڤیەکان دەبیستێ، لە ناو دەوروبەر و بازاڕیدا دەنگ و باسەکان دەبیستێ، قسەی بەرامبەرەکانی گوێ لێ دەبێ، بەڵام هەمیشە لە گوماندایە ئایا ئەمانە ڕاستن یان چەواشەکارین یان هەڵبەستراون. نەمانی وەفا زۆرێک لە خەڵکی گرفتاری ئەوەیە کاتێک کە لەگەڵ خەڵکانێکە دڵسۆزانە ڕەفتار دەکا، لەوە دەترسێ بەرامبەرەکانی بێوەفا بن. نەمانی دڵسۆزی ئەو کەسەی کە هاواریەتی لە دەستی ئەوەی بەرامبەرەکەی وەکو ئەو دڵسۆز نییە کە ئەم بە دڵسۆزی کاری لەگەڵدا دەکا. ئەبینین هاوسەرەکان لە ناو خۆیاندا زۆرێک لە هاوسەرەکان لە یەکتر بەشکاتن. دایک و باوک و ئەولاد لە ڕەفتاری یەکتر بەرامبەریان ناڕازین. خۆ حکوومەت و میلەت ئەوە هەر قسەی لێمەکە کە چەندە متمانەیان بە یەکتر نەماوە و لە کارەکانی یەکتر ناڕازین. تەواوێکی میلەت مەگەر ئەوەی تاک سودمەندی شەخصی بوو بێ لە ئەدای کاری حکوومەت ناڕازیە. هەروەها حکوومەتیش لە ڕەفتارەکانی میلەت بەگشتی ڕازی نییە و ئەویش پاساو بۆ خۆی دێنێتەوە. با بزانین هۆکاری ئەمە چییە؟ بۆچی لە دێر زەماندا بەو شێوەیە نەبوو، لە کاتێکا خۆشگوزەرانی ژیانی ئینسانەکان بەو شێوەیە نەبوو؟ ئەمڕۆ کە خەڵکی تێرترە لە جاران، پۆشتەترە، خۆشتر دەخوا، لە ماڵی خۆشتردا دەژی، بەڵام لەگەڵ خۆیدا تەبانیە، لەگەڵ دەوروبەریدا تەبانیە. ئاریشە و کێشە خێزانیەکان بەرەو هەڵکشانی لووتکە دەڕۆن و دادگاکان شاهیدن لەسەری. ئەو ڕێز و حرمەت و خۆشەویستیەی جاران هەبوو لە نێوانی ئەولاد و دایک و باوکە دەتوانم بڵێم زۆر باش کاڵ بۆتەوە. هەروەها وڵاتیش بەداخەوە وەکو کەشتیەکی لێ هاتووە و نازانن بە چ ئاراستەیەکە، ئایا لەنگەر دەگرێ بەرەو هەڵدێر دەڕوە، چارەنووسی داهاتووی خەڵک چی لێ دێ؟ هۆکاری ئەمانە چییە؟ هەموو هۆکارەکەی دەتوانین بۆ دووشت بژێڕینەوە بەگشتی. یەکەمیان دوورکەوتنەوە لە ڕێبازی ئیسلام. ئیسلامێک کەوا هەمیشە مافت پێدەبەخشێ بە تاکی مرۆڤەکان، لە بەرامبەریشدا ئەرکت دەخاتە سەرشان. دوورکەوتنەوە لە ڕێبازی ئەو ئیسلامە ئینسان وا لێ دەکا بەردەوام داوا دەکا، بەردەوام خۆی لەسەر حەق دەبینێ، بەڵام بێ ئاگایە لەوەی کە کۆمەڵک ئەرک و مافیشی کەوتووەتە سەرکەبی بەخشێ بە بەرامبەرەکەی. هەروەها چاودێری خوای پەروەردگارە کە پەروەردە موسڵمانیەتەکەوا لێ دەکا ئەگە تۆ چاودێری کەسیشت لەسەر نەبێ. کامێرە چاودێریەکانیش لە هیچ دام و دەستگایەکانە بن، تۆ چاودێری ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە بەسەر خۆتەوە دەبینی. ئەگەر چاوەڕێی پاداشتی هیچ کەسێکیش نەبی، چاوەڕێی ئەوەی کە بە دڵنیاییەوە مافەکان لە دیوانی خوای پەروەردگارە نافەوتێن. خەڵکی ئەمڕۆ
ئەو خواناسی ڕاستەقینەیە ئەو هەستکردن بە لێپرسراوێتی خوای پەروەردگارەی لەبەر چاو کاڵ بۆتەوە یان کەم بۆتەوە. دووەمیان دەرنەبڕین یان نەمانی خۆشەویستی بۆ یەکتر. ئەو گرفتانەی کەوا دروست دەبن لە نێوانی خۆماندا، ناوماڵماندا، دەوروبەرماندا لە ئەنجامی نەمان و کاڵبوونەوەی خۆشەویستیدایە. بۆیە بەویستی خوای پەروەردگار لە وتاری ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین با چارەسەرمان بۆ کێشە و گرفتەکانمان بریتی بێ لە گەڕانەوە بۆ ڕێبازی خوای پەروەردگار کە ئیسلامی حەق و ڕاستە، ئەو ڕێبازی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابە لەسەری بوون. دووەمیشان خۆشەویستی دەربڕین بۆ یەکتر، گێڕانەوەی خۆشەویستی بۆ ناو ناخی خۆمان و دەربڕینی بۆ بەرامبەرەکانمان. خاڵ یەکەمیان با خۆشەویستی دەرببڕدرێ لە نێوانی باوک و دایک بۆ منداڵەکان. هەر منداڵک هەست بە خۆشەویستی بکا لەلایەن باوانیەوە، بەڕێزان دڵنیا بن بە دوی خۆشەویستیدا ناگەڕێ لە دەرەوەی ماڵ. ئەمڕۆ گلەیی لە کوڕکچەکانمان دەکرێت کاتێک کە هاوڕێی خراپیان دەستکەوتەوە خەڵەتیان دراون، بەڵام بێ ئاگاین لەوەی کە ئەوە نەبەخشینی خۆشەویستیە لە نێوان دایک و باوکەوە بۆ جگەرگۆشەکانیان، بۆ کوڕکچە هەرزەکارەکانیان. کاتێک کە لە ماڵەوە هەست بەو ئارامی و خۆشەویستیە ناکا، دەگەڕێت لە دەرەوەی ماڵا کەسێ خۆشەویستی دەرببڕێ و ناخی پڕکاتەوە. بۆیە لە منداڵیەوە کاتێ مناڵێکی بچووکت هەیە هەوڵ بدە تووشی گرفتی دەرونی نەکەی بەوەی هەست بکە خۆشت ناوێ. خۆشەویستیەکە با هەر لە دڵتانە بێ. بێگومانم کە تۆ هاوڕێی لەگەڵما، هاوڕای لەگەڵما تۆی بەڕێزی بینەر و بیسەری ئەم وتارە چ باوکو دایکێک هەیە مناڵەکەی خۆی خۆش نەوێ لە ناخەوە بۆی نەکوڵێ، لەگەڵ دڕکێک بچێ بە پەنجەیدا ئازارێک دەچێ بە جەرگی ئەمە، بەڵام بیکە بە کردار نیشانی بدە ئەو لە ناخی تۆ تێناگا. یەکەم جار لە چاوەکانتەوە هەستی پێدەکات بە چاوی میهرەبانی سەیری ناو چاوەکانی کە ڕووی لێوەر مەچەرخێنە لە کاتی قسەکردنە. ئامێزی بۆ بگرەوە. هیچ شتێک بەقەدەر ئامێزی دایک و باوک ئارامی و ئۆقرەی بە مناڵک نابەخشێ. هەر لە 2 ساڵیەوە زیاتر هەست بەوە بە دڵنیایە و پێشتریش هەست بەوە دەکا. کاتێک کە بەیانیان دەینێری بۆ قوتابخانە یەکەم جار لە ئامێزی بگرە کە هاتەوە گەورەتر لەوەی سفرەکەتان چی هەیە و چ خواردنێکی بۆ ئامادە کردووە، مناڵ چاوەڕێی ئەوەیە چۆن باوک و دایک ئامێزی بۆ دەکەنەوە. ماچی بکە، ئەو ماچانە بە هەی تایبەتی خۆیان هەیە، خێری تایبەتی خۆیان هەیە. هەروەها هەوڵ بدە پێداویستیەکانی بۆ دابینکەی. جا پێداویستەکان خۆشەویستان، من دڵنیام لەوەی کە دایک و باوک حەز دەکات باشترین شتەکانی دنیا گرانبەهاترینیان پێشکەشکە، بەڵام کاتێک کە توانای دارایی خەڵکێکی زۆری ئێمە لەو ئاستەدا نییە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مامۆستا و ڕێنیشاندەری دنیا و قیامەتمان بۆی ڕوون کردوینەوە. خۆشەویستی دەربڕین بۆ منداڵەکەت شەرت نییە هەر بە پارەی زۆر بێ، هەر بە کڕینی کەلوپەلی زۆر بێ، چونکە منداڵ بۆ چەند خولەکێک حەز و خولیایەکی گەورەی هەیە. دوای ئەوە لەوانەیە ئەوەی پارەیەکی زۆری پێ بدەی هەر فڕێیدا هەر ئاوڕی لێ نەداتەوە. تۆی لێزان پێویستە لەو چەند خولەکەدا خۆشەویستیەکەتی پێ بگەێنی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مزگەوتە ئیمامەتی بۆ سەحابەکان دەکرد. عادەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا بووە نوێژەکانی زۆر درێژ نەبوون، بەتایبەت لە سوزدەیە لە ڕکوعە 3 جار تەسبیحاتی دەکرد، لە سوزدەیە 3 جار دەیفەرموو سبحان ربی الأعلى، یەکسەر سەری بەرز دەکردەوە. بەڵام کاتێک کە خۆی بە تەنها بوویایە بە سعات زیاتر لە سوزدەیە ڕەم بەما بێتەوە. بەڵام کاتێک کە پێشنێژی بۆ خەڵکی دەکرد ڕەچاوی خاڵ ئەو حاڵانەی دەکرد کە هەیە نەخۆشە، هەیە سەفەریە، هەیە خاوەن پێداویستی تایبەتە، دەبێت ئەوانەش ڕەچاویان بکرێ نوێژەکە زۆر درێژ نەبێ و لە ڕکوع و سوزدەیە خەڵک ماندوو نەبێ. بەڵام ئەم جاریان جیاوازە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دەمێکە لە سوژدەیان ماوەتەوە. سەحابەکان وەکو هەر مرۆڤێکی ئاسایی بە حاڵەتێکی ناسروشتی وەری دەگرن، قەت نەبووە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە لە سوژدەیە بمێنێتەوە. سەیرە ترسێک بەدڵیان داهات. پێغەمبەریش صلی الله علیه وسلم مرۆڤە، تۆ بڵێ لە سوژدەیە گیانی نەسپارد بێ، ڕوحی پیرۆزی دەرنەچوو بێ و نەمرد بێ، ئەم سەرە هەر بەرز نەبەوە،
زۆریان زیکری خوا کرد و تسبیحات و سبحان ڕەبی الأعلا کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر سەر بەرز ناکاتەوە تەواو کەوتنە دڵە ڕاوچیەوە بەڵام پاش ماوەیەکی باش پێغەمبەری خوا الله ئەکبەری کرد و سەری بەرز کردەوە لە سوزدە و نوێژەکە تەواو بوو دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا ئەی پێغەمبەری خوا بەڕاستی ئازارمان پێگەیشت نەبیندراوە چەند ساڵە تۆ پێشنوێژیمان بۆ دەکەی ئاوا ڕۆژە لە ڕۆژان سوزدەکەت درێژ بێ تۆ بەردەوام سێجار سبحان ڕەبی الأعلا دەکرد و سەرت بەرز دەکردەوە ئیمامەکانیش دوا فێرکرد نوێژەکانیان زۆر درێژ نەکەنەوە مەئمومەکان بێزار نەکەن هەرچۆنە بێ ئەوانەش مرۆڤن تااقەت و توانایەکی دیاریکراویان هەیە با لە خزمەت خوای پەروەردگاریش دابن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆتان ڕوون بکەمەوە بەهۆی چیەوە بوو وتیان ئارە وەڵڵا حەز دەکەین فەرمووی کاتە سرم خستە سەر شوژدەی نوێژەکە لەو کاتەدا حەسەن یان لە ڕیواتێکە حوسەین کە کچەزای پێغەمبەرە و نەوەی فاتیمە و عەلیە لە کاتێکا لە دەرگای ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوانی چوونە حەج بینیان ئێستاش ئەو غورفەیە هەر بەسەر مزگەوتەوەیە لەوێەوە لە ماڵی ئێمە بوو ڕای کردە مزگەوت و هاتە میحرابەکەەوە چوە سەر ملم لەو کاتەیە هاتە سەر ملم و یاری دەکرد و وەکەوەی کە تەشبیه بە پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم وەکو بە لەعابەیەک یاری بکە و ئارەزوەکانی خۆی تێرکە واللهی لەبەر خاتری ئەو مناڵەم مامەوە لە سوزدەیە مامەوە بۆ ئەوەی کە ئارەزوەکانی تێرکە ئینە ئیبنی ئیرتەحەلەنی مناڵەکەم منی وەکو شتێکی سواری بەکارهێنا وەکو پاسکیلێک وەکو ئامێرێک فەکەریهت ئەن ئوعەجیلەه واللهی نەمویست پەلەی لێ بکەم حتا خۆی تێر بوو لە یاریکردن لەسەر ملم ڕۆیشت و چۆ ژوورەوە ئەنجا من سەرم بەرز کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی وتین دایک و باوکی بەڕێست خۆ تۆ شەر نییە هەر پارەت هەبێ هەر دەتوانی لەناو ژوورەکەی خۆتە یاریەکی چاوشێرکانە لەگەڵ مناڵەکە تا بکەی بکەوێ سەر دەست و بیخەیتە سەر پشتی خۆت و لە جیاتی پاسکیلێک یاری پێ بکا لە ژوورەوە لەزەتی لێوە دەگرێ خۆشەویستی بۆ دەردەبڕدرێ هەز دەکا کە تۆ چەند بەلایەوە گرنگی ئیتر ئەو مناڵە وردە وردە گەورە دەبێ خۆشەویستەکەی لە ماڵەوە پڕ بۆتەوە لە دەرەوەی ماڵە کچێکە ئامادە نییە کوڕێک بە دوو قسەی لوسی خۆشەویستی بیخەڵەتێنێ کوڕێکە ئامادەیە خۆشەویستەکەی پڕ بۆتەوە ئامادە نییە بە دوی هاوڕەیەکی نالەبارا بگەڕێ بە دوو قسەی لوس بیخەڵەتێنێ و خۆشەویستی بۆ دەرببڕێ بۆیە زۆربەی گرفتە خێزانەکان کە دروست دەبن هی ئەوەیە باوک و دایک خۆشەویستی نەداوە بە منداڵەکەی بۆیە منداڵەکان لە دەرەوە سەرگەردان دەبن تووشی حاڵەتی نەخوازراو دەبن هەروەها چەند جوانە ئەولادەکانش هەل لە بنەڕەتیەوە فێر بکرێن ڕابهێنرێن لەسەرەوەی لە کاتی چوونە دەرەوە لە ماڵ چون بۆ قوتابخانە و خوێندنگا گەورەتر بوون چون بۆ سەر شوێنی کارەکەیان بۆ فەرمانگا حکومیەکەیان بۆ شوێنی کار و کاسبیەکەیان بۆ سەردان و سەیرانەکەیان پێش چوونە دەرەوەی بەیانی لە ماڵ کوڕ و کچ بێن دەستی دایک و باوک ماچکەن داوای دوعای خێریان لێ بکەن داوای بەرەکەتیان لێ بکەن بڵێن بۆمان لەخوا پاڕێەوە بە سەلامەتی بڕۆین و بە سەلامەتی و محفوظی بینەوە واللهی چ خۆشەویستیەک دروست دەبێ ئەو ماڵەت چ ئارامیەک ڕووی تێدەکات چ بەرەکەت و بەختەوەریەکە دەی بە ئەمانە بکەین بە کردار لە ماڵەکانماندا بزانت چ گرفتێکی بینی باوک و دایک و ئەولادەکان کەم دەبێتەوە و هەر نامێنێ خۆشەویستی دەربڕین بۆ خێزان وتمان زۆر مژن و مێرد ئەگەر کەسێکی دەستکەوێ بتوانێت گرێی دەرونی خۆی لا بکاتەوە متمانەی پێی بێ زۆرێک لە ژن و مێردەکانی ئەم سەردەمە شکاتیان هەیە لە دەستی یەکتر زۆری شیڵڕەم بێ بۆ مادە نەگەڕێتەوە ئەوەی کەوا گلەییان لێ هەیە ژنێک گلەی ئەوەی هەیە مێردەکەی خۆشەویستی وە دەرنابڕێ پیاوێک چاوەڕێی ئەوەندەی لە خوارد نەخۆشەکانی خێزانەکەی نییە بە قەدەرەوەی دوو جار بە دوو وشەی جوان و زەردەخەنەی جوان خۆشەویستی بۆ دەرببڕێ بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لەمەشا پێشەنگ بوو لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 2383 هاتووە دایکی ئیمانداران دایکمان خاتو عایشە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا هەموو جارە پێی دەوتم حبك كعقدة الحبل ثم يخبرها بين الحين والآخر أن العقدة على حالها أي أنه لا يزال يحبها كأول الأمر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو عائشە خۆشەویستی تۆ لە دڵما وەکو گرەی پەتێک وایە ئیتر ناوبەناوە دەیفەرموو عائشە بێخەم بە گرێکە شل نەبووەتەوە هەر وەکو خۆی تند و تۆڵە واتە پێی دەوتم چەند ساڵێک بەسەر هاوسەرگیریماندا تێپەڕک بووە بەڵام دڵنیا بە ئێستا ئەڵی ئەو کاتەیە کە سەرەتا تۆم ناسیوە خۆشەویستیم بۆ تۆ کاڵ و کەم نەبووەتەوە بزانە ئەو ژنە چەند هەز بە ئارامی دەکا
لە بەرامبەریشدا پیاوی ژوایە پیاویش چاوەڕێیە ژنەکەی خۆشەویستی بۆ دەرببڕێ بەڵام بەداخەوە ئەگەر ژن و مێرگلەیەکیان لە یەکتر هەبێت دەری دەبڕن بەرامبەر یەک نایشارنەوە بەڵام کاتێک کە خۆشەویستی لە ناخیاندایە دەیهێڵنەوە نازانن فەنی ئەوەیان نییە چۆن ئەم خۆشەویستێ بۆ یەکتر دەرببڕن کە ئەو ماڵەکەیان پڕ دەکات لە خۆشەویستی و هەموو کێشە و گرفت و شایاتینەکان دەڕۆنە دەرەوە زۆر جێگەی داخە کوڕ و کچێک هەتا بە نامەحرەمی یەکتر دەناسن چەند ڕێز لە یەکتر دەگرن چەند خۆشەویستی بۆ یەکتر دەردەبڕن چەند بە ساقە و قوربانی یەکتر دەبن کەچی هەر ئەو کوڕ و کچەی چەند ساڵێک بە نامەحرەمی بە قوربانی یەکتر بوون و خۆشەویستی یەکتر بوون زۆر سەیرە کاتێک کە بە شەرعی خوا بە یەک دەبن دەبنە حەڵاڵی یەکتر لە چوارچێوەی خێزانێکە لە ژێر چەتری خانوو و سەقفی خانوویەکە بە یەکەوە بە حەڵاڵی بەیەکەون سەیرەکەی بە مانگی ژوشەیەکی خۆشەویستی بۆ یەک دەرنابڕن ئەمە تەنها پێی دەوترێن نەزانین لە بواری هاوسەرگیریدا بۆیە کوڕ و کچەکان هەر لە سەرەتای دەستگیرانیەوە دواتر ئەگەر بوو نەژن و مێرد و چەند منداڵیشیان هەبوو نابێ بڵێ وەڵام من 4-5 مناڵم هەیە تازە زمانی ئێمە نەما نەخێر هێستا ئەو ژنە چاوەڕێی ئەوەی پیاوەکەی خۆشەویستی بۆ دەرببڕێ هێستا ئەو پیاوە چاوەڕێی ئەوەیە ژنەکەی بەهۆی مناڵەکانیەوە ئەوی لە یاد نەکردبێ وەکو کاتی دەستگیرانی خۆشەویستی بۆ دەربڕی بێ خۆشەویستی بۆ هاوپیشەکانت دەرببڕە هەر یەکێک لە ئێمە هاوپیشەیەکی هەیە هاوکارێکی هەیە هاوڕێیەکی هەیە زۆر جوانە ئینسان خۆشەویستیان بۆ دەرببڕێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی إذا أحب أحدكم أخاه فليخبره کاتێک کەسێک لە ئێوە هاوڕێیەکی خۆی خۆش دەوێ با بۆی دەرببڕێ براکەتت خۆش دەوێ بڵێ خۆشم دەوی پێی بڵێ ئاگاداری بکەوە بڵێ تۆم خۆش دەوێ لە سیلسیلەی ئەحادیث صحیح ئەلبانیدا بە ژمارە فەرموودەی 797 هاتووە پێغەمبەری خوا سەحابەیەکی هەبوو ناوی ئەبوو ذەر بوو پێی دەفەرموو إني أحب لك ما أحب لنفسي لصحيح مسلم هاتووە ئەی ئەبوو ذەر دڵنیا بە چیم بۆ خۆم پێخۆشە ئەوەشم بۆ تۆ پێخۆشە سەحابەیەکی تری ناوی معاذ بوو دەیفەرموو یا معاذ والله إني لأحبك لە سونەنی ئەبی داووددا هاتووە ئەی معاذ بزانە و دڵنیا بە سوێند بەخوا من تۆم خۆش دەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان دەڵێ کاتێک کە دوو ئافرەت لە فەرمانگەیەکە بە یەکەوە هاوڕێ و هاوپیشەن کاتێک کە دوو کوڕ هاوڕێ و هاوپیشەن هاوکارن ڕەفیقن زۆر جوانە پێی بڵێ نەک بڵێ من بە کردار خۆشەویستی دەسەلمێنم بە کرداریش پێویستە بە قسەش پێویستە ناخی خۆتی بۆ هەڵبڕێژە بڵێ وەڵڵی چیم بۆ خۆم پێخۆشە بۆ تۆشم پێخۆشە وەڵڵاهی لە ناخەوە بە دڵنیایی و بە پاکی من تۆم خۆش دەوێ و قازانجی تۆم وەکو قازانجی خۆم دەوێ ئەمە خۆشەویستی زیاد دەکا متمانە لە نێوانتاندا زیاد دەکا ئەبێتە هۆی دروستبوونی وەفا و ڕازگۆیی و دڵسۆزی لە نێوانتاندا سەرچاوەی هەموو خۆشەویستیەکانیش ئەوەیە مرۆڤ خۆی خۆش بوێ ئینسان کاتێک کە خۆی خۆشویست بە دڵنیاییەوە بەرامبەرەکانیشی خۆش دەوێ ئەو کەسێ ڕقی لە خۆی بێ چاوەڕێی ئەوەی لێ ناکرێ بەرامبەرەکانی خۆش بێ و خۆشەویستیان بۆ دەرببڕێ مرۆڤی ئەمڕۆ هەندێکی لە خۆی بێزارە قەلەقە دڵە ڕاوکێتی نەئارامە بەهۆی ئەوەی کە نەخۆشە ئینسان کە نەخۆش بوو لە خۆی بێزار دەبێ ئەگەر ئیمانی بە پاداشتی خوای گەورە زۆر بەرز نەبێ بەهۆی هەژاریەوە ئینسان کە گیرفانی خاڵی بوو ماڵ و حاڵی خاڵی بوو حەل لە دڵە ڕاوکەی موچەونی و موچە و لێبڕین و لێ نەبڕیندا ژیا بە دڵنیاییەوە بە تایبەتی مەسئولیەتی خێزانێکی گەورەشی لەسەرشان بێ هەست بە نائارامی دەکا بێزار دەبێت لە خۆی کەم و کوڕی جەستەیی ئینسان وا لێ دەکا بەرامبەر بە خۆی نائارام بێ بەڵام ئەمانەی کە نەخۆشن کە هەژارن کە کەم و کوڕی جەستەییان هەیە دڵنیا بن ئەمانە لە چاو ئەو کەسانەی کە ساغی جەستەن کە زۆر دەوڵەمەندن کە زۆر جەستەیان ڕێک و جوانە ئەمانە زۆر کەمن یعنی زۆرێک لەوانەی کە لەگەڵ خۆیاندا ناتەبان و ڕقیان لە خۆیان دەبێتەوە دڵنیا بن دەوڵەمەندەکانن نەک هەژارەکان لەش ساغەکانن نەک نەخۆشەکان جوانەکانن نەک خاوەن پێداویستە تایبەتەکان و کە کۆمەڵک کەم و کوڕی جەستەی لە خۆیاندا بینن زۆرێک لەوانە لە هیچیان کەم نییە بەڵام بێتاقەتن بەڵام ئاشنانین لەگەڵ خۆیاندا بەڵام دڵە کوتێیانە لە خۆیان ناڕازین لەبەر دوو شت یەکەمیان ئەمانەی کەوا زۆریان هەیە هیچ عیبیان نییە لە هیچیان کەم نییە سوپاسی خوای لەسەر ناکەن ناڵن ئەلحەمدولله یا ڕەبی خوا شکر بۆ تۆ سوپاست دەکەم پەروەردگارە
چونکە شکرانە بژێری خوای گەورە گەورەترین چێژ بە ژیان دەبەخشێ. ئەوانەی کە کۆمەڵک فەقیرە نەخۆشە هەژارە بێدەرەتانە کرێچیە ناڕەحەتە لە ژیان، بەڵام خۆ ئەوی تر هیچی کەم نییە، بەڵام سوپاسی خوا ناکە، کە سوپاسی خوا ناکە لەزەتی لێ ناکە. لەگەڵ ئەوەشا لە هیچی لە بواری جەستەیی کەم نییە، دڵی وێرانە، دڵی نائارامە، دڵی قەلەقە، چونکە سوپاسی ئەڵڵای لەسەر نەکردووە، چونکە بەیی خوای نەزانی و بیری لێ نەکردوێتەوە ئەمە خوا پێبەخشیوە و سوپاسی ئەڵڵای لەسەر بکە و بە شێوازێک کە خوا پێی خۆشە بەکاری بێنێ. دووەمیان ئەو کەسانە بۆ خۆیان ناژین، بۆ خەڵک دەژین. ئەم هەموو خەڵکەی دەبینی بە تایبەت لە چینی خوشکان و ئافرەتاندا دەبینی زۆریان لە تێریان گرفتارن. هەموو گرفتاریەکەی ئەوەیە شێوازی برۆی چۆن دەستکاری بکە و چی لێ بکە و تاتۆی بکە و هەڵی بگرێ و دای بنێتەوە. گرفتی ڕۆژانەیە زۆرێک لەو ئافرەتە تێرانە کە لە ڤێلا و خانووی باشا دەژین، باشترین ئۆتۆمبیلیان هەیە، باشترین موچەیان هەیە، گرفتی داراییان نییە، کرێچینین، مێرد و مناڵیان هەیە، هەموو ژیانی لەسەرەوەدانا و برۆکەی چۆن بێ. لێوی چی لێ بکە؟ لوتی نەشتەرگەری بکە و باریکی کاتەوە کورتی کاتەوە هیچی پێوە نەیەڵێ و زیاد بوو نەشتەرگەریەکەی سەرکەوتو نەبوو. لێوی چی لێ بکە؟ خۆی گرفتار کردووە، هەر لە پێناوی ئەوەدا خەڵک لێ ڕازی بێ. واتە تەواوی ژیانی خۆی سپاردۆ بە ڕەزامەندی خەڵک، چاوەکانی خۆی نابینا کردو و چاوی خەڵک داخۆ ئەم چۆن دەبینێ، گوێیەکانی خۆی داخستەوە داخۆی گوێی خەڵک چۆن دەنگی ئەم دەبیستێ، ڕوخساری ئەم چۆن دەبینێ. ئەمانە بەڕاستی خۆیان خۆش ناوێ. هەر کەسێک کەوا بینیت بۆ خەڵک ژیا خۆی لەدەست دەدا، کە خۆل لەدەستدا ناتوانانی خۆت خۆش بوێ، کە خۆشت خۆش نەویست ناتوانانی خۆشەویستی بۆ بەرامبەرەکانت دەرببڕی. بۆیە خاڵی هەرەسەرەکی ئەوەیە کە ئینسان لەگەڵ خوای خۆیدا پاک بێ، خۆشەویستی بینی خۆی خوای زیادکە، لەگەڵ خۆشیە ئاشنا بێ، بە خۆی ڕازی بێ، بە جەستەی خۆی ڕازی بێ، لاشەی خۆی خۆش بوێ، خۆ بپارێزێ. ئێستا کە نەخۆشی کۆڕۆنا لە ناوماندایە ضرورە ئینسان خۆی خۆش بوێ پێش هەموو خەڵک. حەقی ئەمری حکومەت و ئەوانەشت نەبێ، خۆ پارێزە لە نەخۆشی واجبە، جەستەی خۆت پارێزە و هەروە خەڵکیشت خۆش بوێ، بەریەککەوتنت کەمکەوە، تەوقەکردنت، ماچکردنت، سەردانی ماڵانت حتا بۆت بکرێ نەچوونە دەرەوەت بۆ بازاڕ و شوێنە گشتیەکان ئەگەر ناچار نەبی، ئەگەر زۆر زەرور نەبی، ئەگەر چوشی ماسک بەکاربێنە نیشانەی شارستانیەتە، نیشانەی پێشکەوتنە، نیشانەوەی خۆتت خۆش دەوێ، نیشانەوەی هاوڵاتیەکانی خۆتت خۆش دەوێ. ناتەوێت خۆت توش بی بە ڤایرۆسێکی نەبیندرا و ئەو جەستە جوانەی خۆتدا بڕزیێنی خۆل لە ناوبەری ڕۆژانە و هەموو خەڵکە دەمرێ، ئەو هەموو خەڵکە ڕوو لە خەستەخانەکان دەکە با سەلامەت بی و هەروەها ئەو خەڵکەشت خۆش بێ با بەهۆی تۆ خەڵک تووشی نەخۆشی نەبێ. داواکارم لە خوای پەروەردگار خوای گەورە دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە و ئەم جارش دەرگای مزگەوتەکانمان لەسەر بکرێتەوە، دەرگای خوێندنگا و قوتابخانەکانمان لەسەر بکرێتەوە. یا ڕەبی خۆیان بە ڕەحمی خۆت بە میهرەبانی خۆت ڕەحممان پێ بکەی ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایە و هەموو نەخۆشی و ئافەت و بەڵایەک یا ڕەبی خوا لە ناو گەلی کوردستان و لە ناو میلەتی کورد و لە خاکی کوردستان و تەواوی گەلان و خاک وڵاتەکانی جیهاندا بەریتە دەرەوە و ڕەحمی خۆتمان پێ بکەی. یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی گرفتارن ڕزگاریان کەی، ئەوانەی خەمبارن دڵخۆشیان کەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.